پاش حەوت ڕۆژ تەرمی باوان یوسف لە ڕووباری سیروان بە دووری 15 کیلۆمەتر لە شوێنی خنکانەکەی دۆزرایەوە. دوای دۆزینەوەی تەرمەکەی ڕەوانەی پزیشکی دادی هەڵەبجە کرا و پاش ڕێکارەکان ڕادستی کە سوکاری کرایەوە و لە گۆڕستانی بامۆک بە خاک سپێردرا. کەم لە دەستگاکانی ڕاگەیاندن ئەم وتارەی من بگەێنن سپاسدانەکەم دەستگاکان کامێرەمانەکان ئەوەی بە مۆبایلێک لایڤێکی کردووە سپاسی هەمووتانەکەم ماڵی هەمووتان ئاوا بێ خوا لە برایەتی کەمتان نەکا ئەم هاوکاری و بەیەکەوە بوونەی لە پارێزگای هەڵەبجە بینرا لە شوێنانی تریش هەیە لە گەرمیان لە تەقتەق لە پێنجێن لە ئاکرێ و لە زاخۆ بەڵام بەڕاستی ئەمەی هەڵەبجە بێوێنەیە بۆیە من بە ناوی خزمانی بامۆکەوە بە ناوی ئیمام و جومعی بامۆک و بە ناوی هەمووانەوە سپاسی هەمووتانەکەم بە ناوی یوسف کە سوکاری یوسف هوداخانی هاوسەری خزمانی هوداخان لە هەورامان لە تەوێڵە لە بیارە لە هەر شوێنێ هەن سپاسی یەک بەیەکی خەڵکی کوردستان و هەڵەبجە و هەورامان و شارە زوورەکەم. وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەڵەبجە دەڵێت تەرمەکە لە ناوچەی مۆردین دۆزراوەتەوە و لە گەڕانی مەفرەزەی پاسەوانی سنوور دەرکەوتووە ئەوانیش لە ئاوەکە دەریانێناوەتەوە. سپاس بۆخوا ئەمڕۆ تەرمی کاکە باوان دۆزراوە دوای حەو ڕۆژگەڕان و پشکنین لە تیمەکانی بەرگری شارستانی و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ئەمڕۆ کاتژمێر حەوتی ئێوارە لەلایەن بەڕێزان پاسەوانی سنوور لیوای 21 فەوجی یەکی هەڵەبجە سری یەکی مۆردین سەعات حەوتی ئێوارە پاژەوەی ئەوان ڕۆژانە جەولە و گەڕانیانەوێ بەو شوێنانەوە بە تایبەتی ئەم حەو ڕۆژەکە جەولەیان زیاتر کردووە بۆ دۆزینەوەی تەرمەکە کاتژمێر حەوتی ئێوارە توانرا تەرمەکە بدۆزێتەوە بەو هیوایی ئینشەڵڵا سەبووریە بێ بۆ دڵی دایک و باوکی. ئێمە ڕۆژانە کەمیرمان بۆ سنووران دەرەچێ بە ئەمری ئامر لیوا و ئامر فەوج و ئامر سریامان بڵێن ڕۆژانە دەوراتمان هەیە. ئەمڕۆ خۆشبەختانە سەعات حەوتی ئەوارە ڕۆشن بۆ بەفرەزی خۆمان بۆ سنووری مۆردین توانیمان خۆشبەختانە لەوێ جەنازەکە بەدی بکەین و بیگەڕێنەوە بۆ کەسوکاری دۆزیێت تەروە بوو لەبان تەرۆکان وەسا بوو لێە دۆزیمان. ماوەی حەوت ڕۆژ تەرمی باوان یوسف لە ڕووباری سازان و سیروان نەدۆزرایەوە بە چڕی تیمەکانی بەرگری فراگوزاری شارستانی و خەڵکی خۆبەخش تیمەکانی غەواس بە چڕی بە دوای تەرمەکەدا گەڕان. ڕۆژی پێنجشەمە 2 حەوتی 2026 ساعت حەوتی سەر لە ئێوارە لایەن پاسەوانی سنوورەوە تەرمەکەی دۆزرایەوە. باوان یوسف تەمەنی 18 ساڵە لەگەڵ هاوڕێکانی بۆ گەشت ڕوویان لە ئاوەماری سازان کردبوو دوای ئەوەی مەلایان کردبوو بۆی ماندووبوونەوە بەداخەوە ئاو دەیبات و دەخنکێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.